خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەی. هەڵبەتە هەفتەی ڕابردوو هەفتەیەکی پڕاڵۆزی بوو و خەڵکیش چاوەڕێ ئەوەیە پارەیەک لە بەغداوە بێت و لێرەش دەست بکرێ بە تەوزیعات بۆ ئەوەی موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابش بکرێت. کۆمەڵێک گرێکوێرە و بربەست هەبوو، بەڵام سەردانێکی دیبلۆماسی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغدا وای کرد کە شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان بێتەوە بەغدا و کار لەسەرەوە بکرێت کە خەڵک لە موچە و بژێوی ژیانیان بێبەش نەبێت، وەکەوەی کا سەرۆکی یەکێتی بە تەنانەت سەرۆک وەزیرانی عێراقیشی ڕاگەیاندبوو کە ناکرێت لەبەر هیچ هێز و لایەنێکی سیاسی موچە و بژێوی ژیانی خەڵک بە بارمتە بگیرێت. و جگەلەوە کۆمەڵێک هەوڵی سیاسی و دیبلۆماسیش چ بۆ مادەی 140 چ بۆ پرسی نەوتوخاست لە ئارادایە بۆ ئەوەی کە هەیە بەرامبەر هەرێمی کوردستان ئازارەکانی کەمتر بێت. ئەم شەو ڕەهەند گفتوگۆکە لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەڕێز ئاراز محەممەد ئاغان دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کاگەڕاست بەخێر بێت. ئەروە بەڕێز نەوزادی مهندس شارەزای نەوتوخاست بەخێر بێت کاک نەوزاد. ئەروە لە ڕێگەی سکایپەوە بەڕێز ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی نووسەر لەگەڵمانە. سوپاس کاک ڕەشاد لە قەزای مەخمور. کاگەڕاست سەردانەکەی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بۆ بەغدا کاردانەوەیەکی هەبوو بۆ تایبەتی ئەوەی کە زانیاریت هەبێ بۆ چارەسەرکردنی بژێوی ژیانی خەڵک. هەڵبەتە سەردانەکەی فرە ڕەهەند بوو، بەڵام یەکێک لە ڕەهەندەکانی بژێوی ژیانی خەڵک بوو. دیارە سەرۆک بافڵ بە هەرسکردن بە پرسیارەتی بەرزی مێژووی و ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە چارەسەرکردنی قەیرانەکان لە عێراقەوە بە تایبەتی ئەم کێشانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستانە بەهۆی پێگەی بەهێزی سەرۆک بافڵ لە عێراقەوە لەگەڵ سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان لە دوای گەڕانەوەی لە دیدارەکانی لە وڵاتی بریتانیا یەکسەر بارودۆخی هەرێمی کوردستان وەزع سیاسیەکەی کە ئێستا بێ موچە و بێ میزانە سەرۆک بافڵ سەردانێکی گەورەی بۆ سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان لە عێراق و بە تایبەتی بۆ لای جەنابی سەرۆکی حکوومەتی بەغدا محەممەد شیعر دیارە لە کۆبنەوە کەش دیار بوو جەنابی سەرۆک بافڵ بەبێ ئەوەی هیچ بە شێوازێکی ڕاگەاندنیان ڕێکلامکردن بەبێ مزایدات سەرۆک بافڵ ینی کاری بەرزدی لەسەر کردەوە بە تایبەتی لەگەل سەرۆک وەزیران بۆ ئەوەی چیتر موچە و بوجەی خەڵک دوانەکەوێت و ئەم کێشانەی کە هەیە چارەسەر بکرێت و موچەی خەڵک بنرێت. لە ڕابردوو مۆزوعی نەوت فرۆشتن و کێشە هەبوو، بەڵام ئێستا نەوتەکە کە ڕای گیراوە بۆ کەناچێت پێویستە کە حکوومەتی عێراقی ئەو میزانیە جێبەجێ بکەوە. دڵنیا جەنابی سەرۆک بافڵ کاری جدی کردیەوە بە دڵنیاییەوەش کە لە ڕاگەاندنیش باسییان کرد کە باسی لەوە کردووە کە چیتر نابی هەرێمی کوردستان و پارێزگاکانی هەرێمی کوردستان ناکرێت ببنە قوربانی ململانەی سیاسی و ناکرێت بە موزایدە بلێن موچە هاتوونە هەر دەبێت لەمە دووە موچە ماگانە بێتەوە کار نەکرێتە سەر ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان و میلەتەکەمانەوە نەبێت تا بەرداشی سیاسی و مزایداتی سیاسی پێویستە کێشەی موچە چارەسەر بکرێت و دڵنیام ڕۆڵی گەورەی هەبوو و سەرۆک وەزیرانیش بەڵێنی ئەوەیدا کە چارەسەری کێشەی موچە بکەوە دواتر کە ئێستا لە سەرتاش باس کرد وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانیش چۆمە کێشەکە ئینشاڵڵا چارەسەر بکرێتەوە کێشەی قەیرانی موچە کۆتایی بێت. دواتر ئەمە دێتەوە کە کۆمەڵک التیزاماتی تری ماڵی هەیە لە سەر عێراق بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش بەرامبەر حکوومەتی عێراق پێویستە هەم هەرێمی کوردستان بە هەرسکردن بە پرسیارەتی و بەجێبەجێکردنی دەستور و هەمیش حکوومەتی عێراقیش دەبێت ماف و شایستەدارەکانی هەرێمی کوردستان بدات لە خزمەتکردنە و مەوزوعی داودەرمانە کۆمەڵە پێداویستی کە هەرێمی کوردستان پێویستە لەسەر عێراق بۆ هەرێمی کوردستانی دابینکەوە پێویستە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانیش بە پێی دەستور و پێی بنەماکانی دەستور کە لە بەرژەوەندی گەڵانی عێراق و هەرێمی کوردستانیش بێ بە تایبەتی ئێمە جێبەجێ بکەین بۆی بتوانین ئەم کێشانەی کە ڕابردوو چەند ساڵی ڕابردوو لە ساڵی 2014ەوە تا ئەمڕۆژ ئەم کێشەیە بەردەوامە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپدا دەژین و هەموو ڕۆژ بووتە سەردێری هەواڵەکانی سۆسیال میدیا و ڕاگەیاندەکەن موچە هات و موچە تاخیر و بەڕاستی ئەمە ناکرێت ئەم قەلەقی و دوو لە ڕاوچەیە لە نێو شەقامی کوردی لە نێو فەرمانبەران ئەمە دەبی کۆتایی بێت. بۆیە سەرۆک بافڵ لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکانی تریژ ئەم بابەتەی بەجددی باس کردووە چیتر ناکرێت چ لایەنی عێراقی و چ حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەر بیانێک کێشە دروست بکەن بۆ ئەوەی موچەی فەرمانبەران تاخیر بێت. ئەوە کە هەیە ئینشاڵڵا دڵخۆشکەرە کە بەلێری باشی دراوە کە
لەمە دوام موچە لە کاتی خۆی دابش بکرێتەوە لە کاتی خۆی بێت ومێت دەکەین هیچ کەسێک و هیچ لایەنێک چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستانیش نەبێتە بەربەست بۆ قوتی خەڵک و موچەخۆرانی هەرێمی کوردستان چکە بەڕاستی مادیبوونەوە پێتان وایە هێشتا لعبەیەکێ یاریەکێ لەو بابەتە بەدڵنیاییەوە خۆ تەنزان لە چەند ساڵی ڕابردووش هەر مەترسیە هەبوو هەمیشە کە لە دوای اتفاقیەکان و ئیمزاکردیان کێشەیەک دروست دەکراوە ئالۆزیەک دروست دەکات بۆ ئەوەی جێبەجێنەکە هەندە بەرژەوەندی هەندێک لایەن بەرژەوەندیان لەوەیە کە ئەم میزانیە و ئەم مۆزوعی نەوتوانە جێبەجێ نەکرێ بەڵام ئەمە دەبی هەرێمی کوردستان بەگشتی و لایەنە سیاسیەکان و بەتایبەتی بۆ کوێچێت نیشتمانی کوردستان پێمان وایە مادام ئێمە لە چوارچێوەی عێراقێکی فیدرالدا دەژین ئێمە دەبێت جەنابی سەرۆک باوەڵ چەندین جار دووپاتی کردەوە کە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە با ئێمەش سوود لە داهاتی بەسراوە بگرین سوود لە داهات شارەکانی ترۆ بگرینەوە بە هەمان شێوە ئەو داهاتێک کە لە هەرێمی کوردستانی شەیە بە شێوەیەکی عادلانە لەسەر هەموو عێراق دابش کرد و ئێمەش مافی خۆمان بە شێوەیەکی شایستە کە شایستەی قوربانیدانی هەرێمی کوردستان و ملیەتەکان وەرگرینەوە ناکرێت لە کەرکووک لە مووسڵ لە شارەکانی تری عێراق مانگانە هەموو فەرمانبەرێک موچەکەی خۆی لە عینی ڕۆژ و عینی کات بشتە سەر کی کارتەکەی و موچەکەی وەرگێ بەرام لای ئێمە بە 50 ڕۆژ بە 6 ڕۆژدارێک موچەی وەرگن بەڕاستی و سەر ڕای جیاوازی موچەش هەیەک ئەمە یانی ڕنگدانەوەی زۆر خراپی هەوە بەسەر کۆمەڵگای کوردستانەوە بەسەر فەرمانبەران و موچەخۆرەکان بۆیە ئێمە وەکوێچێت نیشتمانی کوردستان لە ساڵی 2004 تا ئێستا ڕێیمە ئەوە بووە کە باشترین چارەسەر ئەوەیە ئێمە لەگەڵ عێراق ڕێکەوین لەگەڵ عێراق ئەمەی ڕێکەوین لەسەر بنەمای دەستور کە ئەم دەستورە هەرێمی کوردستان و حزب لایەنە سیاسیەکانی کوردستان ینی دەستی باڵامان هەبووە لە دانانی دەستور و نووسینەوەی دەستور بۆیە پێمان وایە بەرگە و مادەکانی ناو دەستور لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە و لە بەرژەوەندی عێراق بەگشتیدایە گەر جێبەجێ بکرێت و دەتوانین کۆمەڵ ئەو کێشانە هەیە چارەسەر بکرێت بە لەسەر هەموو بابەتەکان کە پەیوەستن بە مەوزوعی مالی فرۆشتنی نەوت مەوزوعی مەتارات و تا دەگەشتە گومرکەکان هەمووی چارەسەر کراوە لە بابەتی لە مەوزوعی دەستورە ئێمە دەبی دەستورەکە جێبەجێکەین و بە زووتری کات مەوزوعی یاسای گاز و نەوتیش ئەم کێشانە چارەسەر بکرێت بۆ ئەوەی جارشتر ئێمە ڕۆژانەت نەبێتە کێشایەکی گەورە لە بینی هەرێمی کوردستان و عێراق و لە ئەنجامی ئەم کێشە و گرفت و ئالۆزانە چێ زەرە دەکات زەرمەندی یەکەمیش کۆمەڵانی خەڵکی کوردستانە زەرمەندی یەکەم فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانە بۆیە دڵنیام جەنابی سەرۆک باوەڵ ئەم هیمەتانەی لەم ساڵی ڕابردوو ڕۆژانە چەندین جار لە مانگێکە لە ساڵێکە سەردان بۆ بەغدا کاری باشی کردووە پەیوەندیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان پەیوەندێکی ئاسایی و پتەوە ئێستا کە گەڕایتەوە بۆ سەردەمانی کە سەرۆک مامزرار ڕۆڵێکی گەورە مێژوویە بوو ئێستا کاک باوەڵ بەم دەورە مێژووی هەڵدەستێتەوە و دەتوانێت عیلاقات و پەیوەندیەکانی چەندین ساڵی کۆنی کە یەکێتی نیشتمانی کوردستان و کورتی بۆ لەگە حزب لایەنە سیاسیەکان لە عێراق زیندوو بکاتەوە و بتوانێت لەم ڕێگە ئەم عیلاقاتە زەختی جدی بکات بۆ ئەوەی ئەم کێشانەی کە هەبووە لە ڕابردوو لە ئێستادا چارەسەر بکرێت زۆر باشە گەڕێ وڵات کات نەوزات ینی کۆمەڵێک ئێشتا گرێشوێنە هەیە یان بربەستە لە نێوان مەسەلەی نەوت و غاز ئەو سەردانە دبلۆماسیانە بۆ پاڵپشتیکردن و چارەسەرکردنی و پرسەکە 2000 بە مەنفعەتی خەڵکی کوردستان بشێتەوە تا چەند گرنگە بەڵێ سەرەتا سوپاسانەکەم بە خێراتنیە باڵانی خۆشەویستم کاک ڕەشاد و کاک ئارازی شەکەم و من بە مناسبەی ئەوەی کەوا 15 ساڵ بلەمە و پێش ڕووداوێکی زۆر دڵسەزن لە شاری کەرکووکی خۆشەویستا ڕوویدا کە 24 قوربانی و دەیان قوربان دەیان برینداری لێکەوتەوە هەمووی لە ئەنجامی ئەوە بووە خەباتی جەماوەری گەلەکەمان لەو ئەوە سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیەکان و شەیداندا دەنەوێنین خاڵەکە ئەوەی کە جەنابەت باست کرد یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە سەرای دروستبوونیەوە تا ئێستا بە بەردەوامی سیاسەتێکی خاکەڕایی پیادە کردووە سیاسەتێکی بە جەماوەربوونی ئەوە کردووە سیاسەتێکی قوربانیدانیشی پیادە کردو لە هەموو ئاستەکانە بۆیە بەلایەوە زۆر ئاساییە کە دەیان جارۆک و کاک ئاراز فەرمووی دەیان جار سەردانی بەغداد بکەینەوانێ چونکە چەقی قورسایی خەباتی ئێستا خەباتی شۆڕش و چەکداری نەماوە خەباتی پەرلەمانی خەباتی جەماوەری خەباتی پەیوەندیەکانی نێودەوڵەتی و ناوچەیەکانە تۆ نابێ خۆت قەتیسکەی لە دایرەیەکی بچووکی هەرێمی کوردستانە لەبەرەوە سەردانەکانی هەواڵی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان هەواڵ پاڤڵ هەمیشە بەرهەمی هەبووە جالەوانەیە زۆر کەس بەرهەمەکانی نەبینن لە کاتی خۆیان یاخود چاویان نەیبینێ یاخود بە قەست پەردەیەکی ڕەش بە چاویانە ببینن و لە حەجمی و لە کاریگەری ئەو سەردانانە کەمکەنەوە بەڕێی من هەروایە ئێمە وەکو ئەوەی کە دامان ناوە تا بەپی دەستوری هەمیشەی ساڵ 2005 عێراق دەوڵەتی عێراقی فدرال ئێمە هەرێمێکین و ئەم هەرێمە ناوی نەراوە دەوڵەتی سەربەخۆی کوردستان کە هەموو ماناواتی بۆ
بۆ خوازین و هەمووش خەباتی بۆکەین بەڵام ئێمە سیاسەتێکی واقعیانە پیاداکەین لەسەر ئەرزی واقع وەکو ئەڵێن لە ئاسمان و سەیری زەوی ناکەین ئێمە بۆ خۆمان لەسەر زەوی ژین بۆ خۆمان لە ناو ڕیزەکانی جەماوەری میلەتەکەمان ئەو جەودوبەریشمانە دەژین بۆیە هیچ کاتێ نە دروشمێکی زل و زەبەلاحمان هەڵگرتووە کە نیشانی نەهاویشتنی بێ بەڵکو هەمیشە بیرکردنەوەیکی عەقڵانیمانە بووە پلانێکی واقعیمان هەبووە تێڕوانێکی ڕۆشنیشمان هەبووە و دەستپێشخەریشمان هەبووە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ کردنەوەی گرێ چۆرەکانی بینی ئێمە لە هەرێمی کوردستانە بینی ئێمە لەگەڵ هەموو هێزە سیاسەکان لە عێراقا بۆی ئەم سەردانانە هەمیشە گرنگی خۆی هەیە لەوانەیە هەندێک کەس گلەیی بکان یاخود بە شێوەیەکی ئەوەندە باسی بکان کە سەردانە زۆرەکان هیچی لێ ئەوە نایەت نەخێر لە کاتێک لە کاتەکانە گلەییەکە کرا کە ئێمەی هەرێمی کوردستان هەمومان قورسایەکەمان هێناوە هەرێمی کوردستان بەغدادمان ئەوە کردووە کاموشمان دەزانین چەقی قورسایی سیاسات و دنیا و ناوچەکە بە حکمیەوە عێراق بە خۆتان دەزان دەوڵەتێکی گەورە و گرنگە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی بازرگانی لە ڕووی ئەمنیەوە و چەقی ناوڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە و خۆشتان دەبینن ئێستەکانە بەم هەموو وەزع خراپەی خۆشیێوانێ وەساتە و نێوەنجیریەکە لە بینی ئەمریکا لە بینی ئێران لە بینی ئێران لە بینی سعودیا هەموومانە کاریگەری گەورەی هەیە کەواتە تۆ ئەگەر بەدەستی خۆت پاشەخشە بکەی بۆ هەرێمی کوردستان کەواتە خۆت بچوو کردەوە و قەزیە و مەسەلەی کوردت بچوو کردەوە و داواکاری و مەطلبە ڕەواکانی میلەتەکەشمانت بچوو کردەوە لە بەردەمەوە بۆ لە بیرمان نەچێ لە 20 ساڵی ڕابردووە جیلێکی تازەی لە سیاسەتمەدارانی بەغداد و عێراق و عەرەب پەیدا بووە کە زۆر ئاشنانین بە خەبات و شۆڕشەکانی ڕابردوو و بەسەرکردە کاریزماکانی میلەتەکەمان کەواتە پێویستە تۆ ڕایەڵەیەکی بەردەوامت هەبێ لەگەڵ ئەم جیلە تازەی عەرەبیشە ئەم عەقڵە تازەی عەرەبە مەسەڵەن خۆمانە بینی لە کاتی مناقەشەکانی پەرلەمانە لە یاسا و بودجە و هەر مەسەلەیەکی گرنگە وا دەبینن کە هەرێمی کوردستان بە عەقڵەتی سەردەمی ڕژێمی بەعەس و دیکتاتۆری و تاگڕەوەکانی ئەوە مرکزیت بیرەکەنەوە دەبێ هەرێمی کوردستان نەبێنێت دەبێ شیمالی عێراقی حەبیب بگەڕێتەوە دەبێ میلەتی کورد وابێ ئەبێ حەقی عەرەبێکی بەسڕێ بچێتە پێنجون بچێتە ئەوە بەم شێوە بیرەکەنەوە بەڵام کاتێک کە تۆ خەباتی خۆتت گواستەوە و خەباتێکی ڕەوا و شەرعیانی خۆتت پیشاندا و حقایقی مێژوو جوگرافیات بۆ ئەوەوە تازێش تێگەیان ئەویش لە حەقیقەتی تۆ تێگا و وەکو بینیمان مەسەلەن لە ئەدا پەرلەمانەکانی سەردەمی ئەو چەند ڕۆژەی قبولکردن و پەسەندکردنی یاسای بودجە بزانە چەند توتیژی دروست بوو لە مناقەشەکردنەکەیە خۆ ئەگەر خۆڕاگری بە تایبەتی لایەنێک کە یەکێتی نیشتمانی کوردستانەوە ئەوانی کەشکە لە چواردەوری یەکێتیا بوون نەدەکرا ئەو پرۆژە یاسایە بەو ئاسانیە و بەو توندوتیژە قبول بکرێت بۆیە سیاسەتەکانی یەکێتی پێدا ئەگرم لەسەر ئەوەی کەوا سیاسەتێکی واقع بینانەیە و وەکووتمان خاکەڕاییە ئێمە خۆمان بە گەورە دانەناوە و لەگەڵ پرۆتۆکۆل و لەگەڵ ڕسمیاتیشا لەگەڵ پلە و پۆستە بەرزەکانیشمانە لەگەڵ مێژۆ پرخوێن و قوربانیدانەکانی یەکێتیشا بەڵام هەمیشە سەرکردەکانی ئێمە سەرکردەی خاکەڕا سەرکردەی سادە و ساکار و لە بەرژەوەندی میلەتەکەمان لە پێناوی دەستکەوتنی بچووکترین دەستکەوت بۆ میلەتەکەمان قەت سڵیان لەوە نەکردوێتەوە چێ پێشوازیان لێکە لەگەڵ چێ دادەنیشن گرنگ ئەوەیە بەلای ئێمەوە بتوانین دەستکەوتێک بۆ میلەتەکەمان دەستخەین و هەمومان دەیبینین بە خۆشمانەوە کە ئێمە هەرسێکمان لێرە هاوڵاتی هەرێمی کوردستانین چەندین لە ساڵی 2014 بەدواوە ئێمە لە ناخۆشی بەردەوام شەڕی داعشمان بینی بێموچە و ناموچەمیان بینی پەتای کۆرۆنامان بینی ئاوارەیەکی زۆرمان بینی بێ ئیش و بێکاری تا ئێستاش ئەمەمان بینیوە هەمووی لە ئەنجامی سیاسەتی هەڵەی لەگەڵ ڕێزم کە بازەکەم کە حکومەت هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتمانی کوردستانیش بە حەجم و قورسایی خۆی و بە مێژووی خۆی بە قوربانی خۆی بە شەریکێکی سەرەکیە بەڵام نەمانتوانی وساتەچێکی جوان پێشکەش بە میلەتەکەمان بکەین و میلەتەکەمان وا لێ بکەین لە تنگانەکانیشا دەست بە حکومەت و دەسەڵاتەکەی خۆی بگرێتەوە بەڵکو ئێستا دەچیتە شەقامەکان دەچخۆت کادرێکی دووە دەچیتە ناو ڕاگەاندن دەچیتە ناو خەڵک و بازارەوە دەبینی خەڵک چەند پڕە لە هاوڵاتێکی سادەوە تا ئەگەورە باشە هەموو ئەرکی سیاسیەک سەرکردەیەک خۆمخۆرێکی میلەت دەبێت لەگەڵ ئەوەی کەوا ئێمە هەرێمێکی وەکووتمان نیمچە سەربەخۆ بووین نیمچە دەوڵەت بووین بەداخەوە بەدەستی خۆمان بە ململانی ناڕەوا بە تاگڕەوی بە سیاسەتی خۆسەپێنن بە قۆڕخکاری لە دەسەڵاتە وای کرد هەرێمەکەمان بەرەو بچووبوونەوە بڕۆین و تێژ نەگەیشتون و من پێشم وایە کاگاراست تێژ ناگەین و نامانێت پێ بگەین لەو هەموو مەترسی و ئاڵنگاریانی کە لە چواردەوە باسەکەین لەگەڵ کاک ڕەشاد گفتوگۆ بکەین باش دەرگای بابەتێکی گرنگت کردەوە کاک نەوزاد کاک ڕەشاد سڵاو لێبێ وجودی سەرۆک بافڵ و شاندی باڵایەکی نیشتیمانی کوردستان ناوە ناوە بۆ گەرمگوڕیە لە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەفرە ڕەهەندەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش بژێوی ژیانی خەڵک تا چەند گرنگە. سلااو لە بەڕێستان سلااو لە هەردوو هاوڵیانم نەوزاد و کاگەرەست ڕێز خۆشەویستیم بۆ ئێوە
دیارە ئەم قۆناغی هەستیارە پێش دەکاتە نیشاندی نیشتوانی کوردستان بە تایبەتی شتەرەک بابڵ ناوە سەردانی بەغدا بکاتن بۆ ڕەوینەوەی یاخود ئەو تەمەژەی کە نارێنی چێت نیشتوانی کوردستان لەسەر ئاستی عێراق بەگشتی و بە تایبەتیش لە نێو حزب و لایەنە سیاسەکان سیاسی شیعی و وەسەتی عێراقی سونیەکان پروپاگەندێکی زۆر بەهێز ینی دروستیان کردووە بۆی کە یەکێت نیشتوانی کوردستان دش بە پرۆسی هەڵبژاردنە ڕێگرە لە بەردەم پرۆسی هەڵبژاردن دیارە ئەم ماوەی کە لە بەغدا بوون ڕاستەخۆ لەگەڵ سەرۆکی حکومەت لەگەڵ نوێنەرانی سەرجەم حزب و لایەنە سیاسیەکان ئەو ڕاستیان بۆ ئەم دووبارە کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز ڕێگرنیە لە بەردەم ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێی هەیە خۆتان دەزانن ئەگەر هەر بەراوردێک لە نێوان هەردوو لیستەکەی ئاماری کۆمیسیۆنی عێراق و کوردستان بکەین ئێمە دەبینین جیاوازی دەنگەکان بەتەنیا لە هەولێر و لە دووهۆک زیاتر لە 500,000 دەنگە زیاتر لە 60,000 دەنگیش بەپێی ئاماری عێراق زیاترە بە کەسی ڕێژەکەی لێرە کەمترە بۆیە ئەمە پارتی لە هەموو حاڵەکان زیاتر 600,000 دەنگی نزیکەی 600,000 دەنگی قازان بۆ لە پرۆسی هەڵبژاردن بەپێی ئاماری کۆمیسیۆنی هەرێمی کوردستان بۆیە ئەم ڕاستیانە جگە لەوەش یەکێتی نیشتیمانی کوردستان جیاوازی هەیە لە بۆچنەکانی لەڕایە لەگەڵ پارتی لەسەر پرسی کۆتا کۆتا بە درێژایی مێژوو لە ساڵی 92 بۆ ئەمڕۆکە نەیانتوانین نوێنەراتی ڕاستەقینی خۆیان بکەن تەنیا نوێنەراتی پارتیان کردێ لە نێو پەرلەمانی عێراق بۆی ئەم ڕاستیانە ڕوونکردنەوەی ئەم ڕاستیانە بۆ سەرجەم لایەنە سیاسیەکان زۆر گرنگ بوو بەدەر لەوەش خۆتان دەزانن باش زانن گرفت هەیە لە نێوان پارتیویشتی لەسەر ئایا چەند بازنەیی یانی خودێک بازنەی ئەمەشیان گرفتێکی ترە واتە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا ئەم شانەی کە لە بەغدا بە سەرۆکاتی هەڤاڵ بابڵ لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکان دانیشتەوە بە ڕاشکاوانە داپۆچی لە ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن کرد بە مەبدێک لیستەکان پاک بکرێنەوە بۆی کە وێڕای ئەو کێشانە کاک ڕەشاد وێڕای ئەو کێشانەی لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە مەسەلەن بەشێک لە وەتەوەرێکی سەرەکی سەرۆک بافڵ لەگە سەرۆک وەزیران لەگەڵ لایەنە سیاسەکانەوە بوو کە قوت و موچە و بژێوی ژیانی خەڵک تێکەڵ نەکرێت بە ململانە سیاسیەکان ئەو ڕوئیایەت چەند گرنگە بەپێی بە دوواداچوونی من لە ئەم سەردانی شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا لەسەر دوو تەوری قسەی کردی یەکیان ئەوەیە لە ئێستا ئامادەجی بکات بۆ کۆدەنجیەک لە نێو پەرلەمانی عێراقی چونکە من تەسەوڕم وایە لە هەفتەی داهاتوو یاخود لەم نزیکانە بە تایبەتی پرۆژه یاسای نەوتوگاز دەبرێتە پەرلەمان کە بردێتە پەرلەمان واتە دەبی لە ئێستا ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی پێشەنگ بەرەوشی ئەوەی بی کە دەنجی بۆ کۆ بکاتەوە لە ئێستاڕات من پێم وایە ڕێککەوتن لە نێوان هەرێم و بەغدا لەسەر پرۆژه یاسای نەوتوگاز 150 تا 160 کێشەکانی هەرێم و بەغدا یەکلای دەکاتەوە چارەسەر دەکاتن بۆیە لە ئێستا ئەمە یەکێکە لەم بابەتە گرنگانی کە چند یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردانەکەی زۆر بە ئەوە بایەخەوە بایەخی پێدای لە وتێژەکانی لەگەڵ خۆی لایەنە سیاسەکان لای دووەم لەسەر شایەتە داراییەکانی هەرێمی کوردستانە من زۆر زار لەگە برادەکان باسی ئەوم دەکە فەرمانبەران خۆ نان نیشتمان ناخۆن نان نیشتمان پەروێتی ناخۆن موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەوەنە سەریمان وەکو هەر فەرمانبەرێک لە سەر ئاسی عێراق بەگشتی موچەکانی خۆیان وەگرن بۆی بتوانن بژێری مەڵومدارەکانی خۆیان بەڕێوە بن بۆیە من وای دەبینە ئەم زایدانەی کە ئێستا کار لەسەر ئاستی باڵا لە هەرێم بەرامبەر شاندەکە دەکرێت بەرامبەر یەکی نیشتیمانی کوردستان دەری ئەمانە هەمیان دوورن لە ڕاستین بەڕاستی بە تەسەوڕیشم وایە ئەمانە پرۆپاگەندەیەک فایر بوونە دەبی لە بەدیلیشکە بگەڕێنەوە چونکە خەڵکی کوردستان ئێستاکە زیاتر بەحکمەوەی هەرێم و بەغدا دوو بەشی دیانین ئێستا ئێمە بەشێکی لە عێراق مادەم بەشێک من لە عێراق مەخصوص جوایە بۆی موچەخۆرانی ئێمە لەگەڵ موچەخۆرانی بەغدا ئەمانگەنە لە یەک کات موچەکانی وەگرن من پێم وایە ئازاردانی زیاتری جەماوەری کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان پێم وایە بە باش ناگەڕێتەوە بۆ داهاتوو پرۆسی یانی سیاسی لە هەرێمی کوردستان بۆیە من وای دەبینم لە ناوچەکە کۆمەڵە گۆڕانکاری بڕێوەیە لە ناوچەکە ئەگەر یەکێتی یعنی سەرکردایەتی سیاسی کورد بە پەش و بڵاوی خۆی ئێستاکەی بەم شێوەیە مامەڵە بکاتن بەم شێوەیە جوڵە بکاتن من پێم وایە لە داهاتوو
تێگەی کۆر زۆر لاوااستە دەبی لە سعاتی عێراق بەگشتی و خۆشتان دەزانێت ئێستاکە لەم ماوەی هەڵبژاردی ئەنجومەنی پارێزگاکان هەیە من زۆر پێم سەیرانی کورد لە هەموو پرۆسەکان بە کۆدەنجی زیاتر داخلی ئەم پرۆسانە بووە کەتی ئەمڕۆ بە چەندین لیستی جیاواز کورد نگوەتیشانی گرتووە داخلی ئەم پرۆسی دەبێتن بۆیە من وای دەبینم بەم شێوەیە سنجی کورد ڕۆڵی کورد لە پرۆسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتیش لە سەرئاسی پارێزگای کەرکووک لاوااستە دەبیتن حەسەنە من پێم وایە شانی پارتی مکاری کوردستان لەگەڵ عەرەب بە تایبەتی لەگەڵ عەرەبی سوننا تەسەوری من وایە کۆدەنجێکەیە بۆ داهاتوو لەگەڵ تورکمان و لەگەڵ عەرەب بۆ یەکلیستی ئەگەر یەکلیستی لە سەرەتای هەنگاوەکانش نەبی بە تەسەوری من لەنێو ئەنجومەنی پارێزگای داهاتووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تەسەوری من وایە پارتی عەرەبی سوننا و تورکمان نزیکتر یەک دەبنەوە دەبنێ یەک لیست یەخ یەک ئاڕاستە بۆ جێبەجێکردنی بەرامەکانی پارتی لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ئێمە وای دەبینم ئەم قۆناغی سیاسیارە ئەگەر سەرکردایەتی سیاسی ئەبم پەش بڵاوەیە مامەڵە بکاتن جوڵە بکاتن من پێم وایە داهاتوویشی باش تاوەڕێمان ناکاتن لەبەرەوە یعنی هیچ چاریکە نییە لەبەرە خۆتان دەزانن ئەوەی لە ڕابردوو کوردمان هەم لە سەر ئابووری ئازاد و ئانە هەموو خۆی ئەم پرسانە شکستی هێناوە کە شکستی هێناوە ئێستا تۆ ڕاستەوخۆ لەگەڵ بەغدا ڕاستەخۆ ماوەڵە دەکەیت دواخستنی ئەم هەنگاوانش من پێم وایە دەگەڕێتەوە بۆی کە دواکەوتین کە دواش کەوتین من لەگەڵ سەکانی هەواڵ ئەنەوزادم بەڕاستی لە دنیا تۆ ئەگەر تێ نەگەی پێ ناگەی باشە خۆ تۆگەر لەم قۆناغی ئێستاکە هەستیاری ئەم قۆناغا نادیدە بگری تێنەگەی بڕە من پێم وایە لە دەهاتووش نەگەیشتی بەتاکید ماڵوێران تووشی لەمان دەکەن زۆر باشە گەڕێنۆلات کاک ئاراس کاک ڕەشاد باسی کرد کۆمەڵێک کێشە هەیە لە نێوان یەکێتی و پارتی لەناو حکوومەت لەناو لە بابەتی هەڵبژاردن لە کۆمەڵێک بابەت بەڵام مەسەلەن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەچێتە بەغدا ئەوانە هەمووی وەلاوە دەلێ لە بناو ژیانی خەڵک جەخت و زەخت دەکات لەسەرەوەی کە ئەو پڕپارەیە بێت یعنی سەوە چاوەڕوان دەکرێت و هەفتەیە و پارەیە بێت ئەنی بۆی ببێ بە موچە ئەمە چی دەردەخات لە سیاسەتی سەرۆک بافڵ دیارە جەنابی سەرۆک بافڵ لە چەند ڕۆژی ڕابردوش بینیتان چەند مانۆری سیاسی کۆبنەوەی لەگەڵ هەموو هێزولانە سیاسیەکان لە کوردستان کرد بە کۆبنەوەی ئەخیری پارتیش کە شاندەکە هاوشانیەوە بەڵام جەنابی سەرۆک بافڵ هەمیشە لە پێناو چارەسەرکردنی بارودۆخی کورد لە پێناو بەرژەوەندی باڵایەکانی میلەتەکەوە هەمیشە جێ نەدایتە ئەم شتانەوە بۆ بەرژەوەندی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانەوە جەنابی سەرۆک بافڵ چی پێویست بی دەکات بۆ ئەوەی مەوزوعی بەغداش دڵنیام جەنابی سەرۆک بافڵ ڕۆڵێکی یەکجار گەورەی هەبووە لە چارەسەرکردنی کێشانەوە دڵنیاشم هەر بەبەستێکی تریش بێتە بەردەم هەرێمی کوردستان و بۆ ئەم کێشانەوە جەنابی سەرۆک بافڵ دەتوانێت هەرچی بربەست تێدا هەبی لەم بابەتانە چارەسەر بکەوە ئەمەی کە کۆبنەوەکەی جەنابی سەرۆک لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق کۆبنەوەکی زۆر ئیزابی بووە بڕاشکاوانە بە سەرۆک وەزیرانی گوتووە کە دەبێت ئەم کێشەی مۆزوعی موچە تەداخل نەکرێتە قوربانی هێز سیاسی و نەکرێتە قوربانی نێوان کێشەکانی بەغدا و هەرێمی کوردستان چونکە ئێستا بیانوە گرمایە دەبێت ئەم مۆزوعی موچە جێبەجێ بکرێت و هەرێمی کوردستان و عێراقیش دەبی هەردوو لە ئیلتیزاماتی خۆیان جێبەجێکەن و کێشەی موچە و بودجە چارەسەر بکرێت و ئەمە یەکێک لە هەرە تەوەرە سەرچیەکانی جەنابی سەرۆک بافڵ بووە بابەتی کاک ڕەشاد باسی بابەتی کەرکووک کۆوانی کرد من پێم وایە هەر لایەنێک بشتە پاڵ عەرەبی شۆفینی و تورکمانەکان بۆ دژی کورد ئەمە خۆی دەستێنی و دەبێت ئەمە جەماوەری کوردستان و هاوڕێیامان لە کەرکووک کە دڵنیا دەکەینەوە کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی سەرۆک بافڵ کەرکووک و یەکێتی دوو ئاوێنی کە لێک جیاوە نابنەوە و ئەم هەڵبژاردنە هەر هێزولانی سیاسی کوردی بستە هەر بەرەیەکی تر باوەڕ ناکەم تەئسیری هەبێت و یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕۆڵ و مێژوەکەی خۆ هەڵدەستێت لە کەرکووک بۆ پاراستنی کەرکووک و کەرکووک کە چەندین پلانی بۆ داڕێژار لە ساڵی 2014ەوە لە هاتنی داعش هێزەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ڕوبەڕووی ئەو پلانانە بووە لە ڕابردووە لە دوای 2014 لە ڕیفراندۆمەکەش کە ویستیان کەرکووک بخەن و کوردستانێ تعریب تۆ لە کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان بوو پارسەنجی کەرکووکی ڕاگرت و لەم هەڵبژاردنەش بە دەنجی ڕەسەنی کەرکووکیەکان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم قەڵایی کەرکووک
پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە جەماوەرەکەی و دڵسۆزەکانی هەموو خەڵکی کوردستان و هێز وڵاتە سیاسی عێراقیەکانیش باش دەزانن هیچ هێزێک و هیچ لایەنێکی سیاسی لە عێراق لە هەرێمی کوردستانیش ناتوانانی بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک هیچ بکە. کەرکووک هێلی سوورە و کەرکووک ئەم ڕۆژ تەسریحی سەرۆک باپڵ لە بەیانیەوە کەرکووک کوردستانیە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو وتەکانی سەرۆک مامجەلال و ڕێبازەکەی سەرۆک مامجەلال ئێستاش بە هەمان شێوە سەرۆک باپڵ پیادەی دەکەین و هەر هێزێکی کوردی دژی ئەم سیاسەتە گشتێبی کە کەرکووک کوردستانیە و بچی لەگەل تەرەفێکی کە عەرەبی شۆفێنیە هاوپەیمانی بکەمە خۆی شکست دەینێەوە مێژوو ڕەحیم پێ ناکرد لە ڕابردوو ئێمە دەزانی لە چەند ساڵی ڕابردوو کە ئەگەر ئەنجومەنی ئێمە وەکو لیستی برایەتی وەختی خۆی ئەگەر دەنجی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک هاوتەریب نۆ بەنۆ بوو ئەگەر ئەم لیستی برایەتی نەبی هاوپەیمانی نەبێ هەموو خەڵکێک دەزانی هیچ هێزێکی کوردی ناتوانانی نیو بەقەدەر دەنجی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بێنێ بۆیە کە ڕێگر بوون لە بەردەمدانانی پارێزگایکی کورد بەڵام ئەم جارە بەدەنجی کەرکووکی ڕەسەنەکان و کوردە ڕەسەنەکان و یەکێتە ڕەسەنەکان دەتوانین پارێزگاری کەرکووک بۆ کورد مسۆکەر بکەین و یەکێتی نیشتیمانی کوردستانی سەر ئەو مەشقە دەبێت و سەرۆک باپڵیش ڕۆلی گەورەی دەبێت لە چارەسەرکردنی بارودۆخی کەرکووک وە سەبارەت بە کێشەی ئێمە و پارتی ڕاستە لەسەر هەڵبژاردن ئێمە پارتی کێشەمانەیە نەک ئێمە و پارتی دەبێت ئێمە باش بزانین هەموو هێز وڵاتە سیاسی کوردستانیەکان کێشیان هەیە لەگەڵ پارتی لەسەر مەوزوعی هەڵبژاردن ئێمە بەتنێ نین یەکگرتو هەیتی کۆمەڵ هەیتی سۆشیالیزم هەموو حیزبەکانیانە ئەم هەڵبژاردنەی کە ئێستا لە ڕابردوو دەکرات لە ئاخر هەڵبژاردنی ساڵی 2010 دەکرێت ئەمە یاسایەکی کۆنە هی ساڵی 92 ئەم هەڵبژاردنە بەم شێوازە ناکرێت وە دەبێت یاسای هەڵبژاردنەکە ڕێک بخرێتەوە هێز وڵاتە سیاسیەکان ئێمە کۆک بین لە سەوەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردن ناترسین هەستی ئەگەر پێیان باشبی مانجی 12 مانجی 2 کەی بیانەوێت ئێمە هەڵبژاردن دەکەین بەڵام بە شەرتێک یاسایەکە بگونجێ لەگە بارودۆخی ئێستا تەماشاکە لە عێراق لە خلالی 2 ساڵە چەند جار یاسای هەڵبژاردن بگۆڕی معقول نیە ئێمە لە ساڵی 2000 لە ساڵی 92 بە هەمان یاسا 4 بازنەی و لەوانەیە لە دووەکە چل ئەندام پەرلەمانی هەبی لە سلێمانی بیستی ئەمە بەڕاستی نەعەدالەتی تێدا هەیە و هەموو کەسی ناتوانانی دەوری خۆ لە پەرلەمانی کوردستان ببینێت بۆ دەبێت ئەم یاسایە تعدیل بکرێتەوە و بابەتی ئێستا کاتی دەبێت بە نفسی لیستی هەڵبژاردننی کە عێراقە کە جیاوازێکی یەکجار زۆرەیە لە شارەکان ئەمە چارەسەر بکرێت بەبێ چارەسەرکردن ئەم کێشانە ئەستامە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و ناکرێت بە ئێمە ئێستا بڵێنە هێزێکی بە تایبەتی بڵێن پارتی کاکەفەرم وەرە ئێستا لە هەڵبژاردنێکی دەکەین بە کەیفی جەنابەت و تو 50 کورسەکە بینەوە ئێمە تەماشا بکەین شتی وا لە دنیای نییە هەڵبژاردن دەبێت ئەم هەڵبژاردنە بێت کە تعبیر لە ئیرادەی دەنگدەرانی ڕاستەقینەی هەرێمی کوردستان بکە و هەر هێز وڵاتە سیاسیێک بردیەوە پیرۆز بیتەوە دەتوانێت حکومڕانی بکە لە وڵاتە بەڵام ئێمە دەری وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردن ئامادەین هەر کاتێک بکرێت بەڵام بەمەرجێ کاروبارەکانی تەواو بێت و لەسەر بنەمایەک ژیانی خەڵکو و موچە پەیوەندی بە ململانی سیاسیەوە نیە وانە مەسەلەن بۆ لە دوایەوەی کە وتیان سەردانەکەی سەرۆک باپڵ جوزئێکی بۆ ئەوە بۆ تەکلیفی کردو کە مەسەلەی پارە و موچە تێکەڵی ململانی سیاسی نەکرێ مەسەلەن مشەوەشێکی گەورە لێرە دروست بوو لای هەندێک کەس دروست بوو کە نەخێوانیە و نەخێر ینی پارەیان دەدا بە هەندێک ئەعلام بۆی ئەگەر باشەوانی باوانیش سەرۆکەکان بچیت وەفدێک بنێری بچی بەغداد داوای موچەوەکە بکەین چ مشکلی تێدا هەیە ئەگەر بچین خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین جەنابی سەرۆک باپڵ چۆ لەگەڵ هەموو هێز وڵاتە سیاسیەکانەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت دانیشتی ینی لەوە باشتر چیتر ئەگەر ئێمە ئەمە خزمەتکردنە خۆ جەنابی سەرۆک باپڵ هیچ ئەعلامەکان جەنابی سەرۆک باپڵ کە ڕۆیژ بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ بزادن پێم وایە دڵنیاشم کاک باپڵ بە هەرچی خۆی دەزانیت خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان جەنابی سەرۆک باپڵ بە ئەرچی خۆی دەزانی و هیچ منەتێکیش نییە دەکەین ئەمە ئەرچی پێم وایە کێشەی کوردستان کێشەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کێشەی سەرۆک باپڵە چونکە ئێمەین دامەزرێنەی هەرێمی کوردستان و قەوارەی سیاسی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانە هەرگری پەیامی دیموکراسی و فیدرالەت و دروستکردنی هەرێم و پەرلەمان و حکوومەت بۆیە هەرکە لەسەر ئێمە دیفاع داکۆکچی بکەین لە هەرێمی کوردستان من دڵنیام ئێستا پێویست بکە جەنابی سەرۆک باپڵ بەیانی بچیت بۆ چارەسەرکردنی بچووکترین کێشەی هەرێمی کوردستان دڵنیان بەیانی کاک باپڵ لە پێش هەموو کەسێک سواری کارەکە دەبێت ئەڕوا بۆ بەغا بۆ چارەسەرکردنی و بۆ هەر پێی عادیشەوە بچی لەگە وەزیرێک دابنیی لەگە بریکاری وەزیرێکی دابنیی بۆ بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان و ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لە ڕابردوو کە سەرۆک مامجەلال سەرۆک کۆمار بووە بە هەمان ئیشی کردووەوە
سەرۆک باڵیش هەمان ڕێباز و فەلسفەی سەرۆک مامزەلالەوە دەرێژەی پێ دەدەین و ئێمە هیچ ڕاگەیان و شتێک پێم وایە کار لە ئیرادەی سەرۆک باڵان کە ئیرادەکەی زۆر بەهێزترە لەمە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەرژەوەندی میلەتەکەمان موچەخۆران هەرێمی کوردستان چی بخوازێت کە جەنابی سەرۆک باڵ و یەکێک نیشتمانی کوردستان ئەمە پەیڕەو دەکەوە دڵنیاشم ڕۆلی گەورەی هەبووە لە چارەسەکردنی ئەم کێشەیە و لە چارەسەکردنی کێشەکانی هەرێمی کوردستان و عێراق و ئەمە دایانجار لە پێش مەوزوعی میزانیە و لە پێش هەڵبژاردنیش جەختی دەکردەوە سەرۆک باڵ کە چارەسەر لە بەغدایە و دڵنیاشم ئەم ڕێڕەوە بەردەوام دەبێت و ئەم سەردانە چارەسەری مەوزوعەکانی بەشێک زۆر لە چارەسەریکردیوە بۆ بەشەکانی تریش دنیام جەنابی سەرۆک باڵ سەردانی کرد دەکاتەوە بۆی چارەسەرکردنی ڕیشەیی مەوزوعی موچەخۆرانەوە تا ئەوەی یەکێتی نیشتمانی کوردستان بە هەر کەسێک و هەر لایەنێک لە هەرێمی کوردستان و لە عێراقیش مخالفەی بەندەکانی میزانیە بکات و یەکێتی نیشتمانی کوردستان سەنگەری لێ دەگرێت بۆ بەرژەوەندی گشتی میلەتەکەمە. زۆر باشە کاک نۆزان باسی وت کرد کە دەرگا بەڕووی کێشەیەکی گەورە دەکرێتەوە بەڵام ئەگەر هەرێمی کوردستان بە بەرامبەر هەموو مەترسیانەی کە ڕوبەڕووی دەبێتەوە لە مەوزوعی مادیشە بژێویژیانی خەڵکیشە و خەڵکیش لە خۆی دوور خاتەوە و خەڵکیش بڕەنجێنێ ئەمە کاریگەریی قورسیە بێت بۆ ئەو زەخت و فشارانەی کە هەرێم لەسەر خۆی دروستەکە و لەسەری دروست بوو زۆر خراپە ینی خۆمان هەمومان نەزانین هەموو هاوڵاتێکی تاک و سادە لە ساڵی 2014 لە قەیرانێکی دارایی زۆر توندا دەژین تا ئێستاش بۆ معلوماتان باشە هەمووش قوبوڵمان بووە هەمووش پشتیوان بووین بە ناچاری بێ یا بە خۆشی بوو بێ پشتیوانیمان لە هەڵوێستەکان کردو کە هەرچەند غەڵەت بووە هەر خۆتان دەزانن لەسەر مەسلەی نەوت و غاز و لەسەر مەسلەی ئابووری سەربەخۆ دەیان جار لێرە مقابلەمان کردو دەیان سەدان کەسی وەکو منیش قسەیان کردووە وتومانە سیاسەتێکی هەڵە پیادە دەکرێت چونکە تۆ بە سیاسەتەکە خۆی ئەساسەن بگەڕێتەوە بۆ بەرژەوەندی میلەتەکەت بێ و دەستکەوت بێ بۆ خۆشگوزەرانی میلەتەکەت غەڵەتی تیانە بەڵام غەڵەتەکە لێرەیە هەڵەکە لێرەیە شکست خواردنەکە لێرەوە دەست پێکرد لەگەڵ لەلانکەکەوە کە تۆ بە سیاسەتی دەوڵەتێکی دراوسێ کە تورکیایە هەمومان دەزانین بە مۆرکردن و ئیمزاکردنی چەندین گرێبەستی ناڕەوا و نەشاراوە و دەیان نیشانەی پرسیاری لەسەر دروست بوو ئەوە نەتیجەکەی بووکەوە 30 میلیارد دلار کەڵەکە بووی قەرز لەسەرمانە بە هەموو ئەوانی کە لەگەڵیشا بووە ئاودانی دواکە و خۆشگوزەرانی هاتە دواوە هەلی کار نەما باشە بودجە نەما پشک نەما لەسەر هەموو شانەوە متمانەی هاوڵاتی تاک بە تاخێزانەکان بە دەسەڵاتەکەی خۆمان نەماوە بۆیە ئێستاکانەیە یەکێک لەوانە زۆر کەس گلەیی یەکات یاخود زۆر کەس ڕەدی ئێمایەتەوەیانێ ئەو ئێمەمانان کە قساکەین کاکە موچە و ژیان زۆر زەرورە کاکە خەباتمان کرد ڕاستە وەڵا نیوەی خەباتەکەمان ڕاستە بۆ سەربەخۆیی بوو بەڵام نیوەکەی کەشی بۆ خوشگەزانی میلەتەکەمان بوو جاگەر شۆڕش هەر بۆ خوێنڕشتن و قوربانیدان بێ نەکرێت باشترە کاکە لەبەرەوە ئەو قسەیە چ مانایە کە بەخشێ کاک نەوزات وڵا ئێمە شەڕ و خوێن و خەباتمان بۆ ژیان نەبووە بۆچی وڵا ڕاست ناکەن وەنیە وەڵا ڕاز ناکەن بۆ چییە بۆ ژیان وەنیە تۆ کاتێک شۆڕشت کردو لە ژێر دەسەڵات ئابووی لە ژێر دەستەیی ئابووی داگیرکاری ئابووی دەتەوێت خۆت ڕزگارکەی کاتی خۆت ڕزگارکرد دەسەڵاتێکی نیشتیمانی خۆت دامەزان ئیتر دەبێت بکەویتە ئاوادانکردنەوەی وڵات و خۆشگوزەرانی و دابینکردنی هەلی کار و هەموو وڵاتت ئاوادان کرد پیشەسازی کشت و کاڵ گەشتیاری چی کەواتە ئەم قسەیە هەندێک کەسەی کاکە وەکو خەڵکی دەڵێن خوان تێرن و سفرەکەیان ڕازاوەیە و جرفانیان گەرمە و سەفەر و سیاحەتیان ئاواڵەیە بۆ دنیای دەرەوە خەڵکیی قسادە و ساکار نانیە بیخوات کاکە ئەو نییە بیخوات کاکە کارەبا نییە لەبەریا بحاسێتەوە ئێتۆش لە هەموو ڕۆژێ لە ژێر سپلیت و لە وەکو ئەڵێن ئوتێلی پێنجە سێرەیاژیت بەڕاستی ئەمە دەسەڵاتێکی جارانی هەنگوو معارزەی فەنادقە بوو ئێستا دەسەڵاتی فەنادقیش دروست بووە بەڕاستی چێتە دەرەوەی وڵات لە سویسرا حکومی کوردستان بووەکە دەیان ملیان دۆلار و دینار دەباتە دەرەوانی و سەرمایە گوزاری پێوە کات بەڵام خەمی خەمخۆرێکی جدی نییە کە یەکێکیش پەیدا دەبێت کە هێزێکیش پەیدا دەبێت کە سەرکردەیەکیش پەیدا دەبێت خەمخۆرە و دەیەوێت شتێک بە شتێ بکە معارزەی دەکات دەبێت هەموو شتەکان من بم واگەر من نەبم دەبێت تێکی بم ئەمە شیعارێکە دروشمێکە لە 30 ساڵ لەم بەروانی هەڵگیراوە و ئێستاش پیاداکرێ بە ئەوە من وتم ئێستاکانە ئەرکی هەموو حیزبەکانە ئەرکی هەموو سەرکردەکانە نک لە بەڵتا کۆ ببنەوە وەرن لە هەرێمی کوردستان کۆ ببنەوە من ئێستاکانە تەوەجوهەکەم بە سەرۆکی هەرێم تۆ بە وەکو پەرلەمانمان نەما و حکومەتیش کار بڕێکەرەوە وەکو دەڵێن تەنها موسسەی سەرۆکایەتی هەرێم کەمێک شەرعیەتی ماوە جەنابەت ڕۆڵی خۆت ببینە ڕۆڵی نیشتمان پەروەری خۆت ببینە هەموو سەرکردەکان کۆبکەرەوە بە کاک مەسعود بەرزانیشەوە سەرۆکی حیزب بانگەکەی دەبێت کاک مەسعود بەرزانیش وەکو سەرۆکی حیزب ئامادە بێت
من پێم سەیرە کە سەرۆکی هەموو حیزبەکان بە خەمخۆری خوانەوە دەچکۆ بوونەوەکەوە بەڵام لە دوورەوانێ کاک مەسعود سەیر دەکات ئەمە بۆ خۆی بێئەهەمیەتکردنی مەوزوعەکانە و بچووکردنەوەی مەوزوعەکانە و خەم نەخواردنە لە مەسەلەی میلەت و نیشتمان و نەتەوەکەتە لەبەرەوە ئەگەر تۆ سەرکردەی ڕازی دەی و هەوڵ دەدەی ببیتە کاریزما و هەوڵ دەدەی ببیتە مەرجەعی میلەتێک و نەتەوەیەک دی فەرمو پێشکەوە کاریزمایی کاکە زانە کاکە ئاراس کاریزمایی دروست ناکرێت کاریزمایی خۆڕسکە کاریزمایی بەخەتکردنە قوربانیدانە خاکەڕاییە لە سیاستکردنە لەبەرەوە بەم عقلیەتە بەم بیرکردنەوەیە بەم تاگڕەویە دوێنێ و پێرێ وەفتێک چۆتە بەغدا هەموو عەرەبەکان نەسیحەتمان دەکەن دەکەڵێن کاکە ئەمە وەفدێکی یەک و یەکگرتوی حکوومەت یاریمی کوردستان نییە حکوومەت یاریمی کوردستان لە سێ لایانی سەرەکی پێگاتەوە کواسی لایەنەکە تێیدا نییە من پێم سەیرە دوو وەزیر لە وەفدێکایە کاگاداس کە ئەمە بێئەهەمیەتکردن و بچووکردنەوەی دام و دەستگاکان دەبێت چییە دوو وەزیری مالیە و سوارمانسە سوشەکان دوو وەزیری سیادی کەچی برادێکی ڕئیسی دیوانی ئەنجومەنی وەزیران سەرۆکایی کۆفتەکە ئەمە بێڕێزیکردنە بەو دوو وەزیرە بەڕێزە کە حەق وایە مەلەفەکەش نەوت و غاز و داراییە کە حەق وایە ئەوان خۆیان قبوڵیان نەکردایەتەوە یا جێگری وەزیرەکان بچوونایە مدیر عامەکانیان بچوونایە نەک برادێک بێ کە دەرەجەی نازانم وەزیری یا وەزیر لە سەرۆکی وەفدێکی گەوراکە لەبەرەوە بەڕاستی ئەمە خۆی بێئەهەمیەتکردنە و بەغدادی زۆر باش تێگەیشتووە مستەوای وەفدەکە دەبینێتەوە کە یەک و یەکگرتوونیە تەمسیلی هەموو میلەتی کورد ناکەم تەمسیلی حکوومەت یاریمی کوردستان ناکە و مستەواکە شێوەیە کە دەیبینین بۆیە بۆ ڕێک نەکەوتنیان نەکەوتنە ئەجینا وەکو جەنابتان دەزانن ئێمە یاسایەک ئێستا یاسا دەورە بینێت کاکە ئەزانە یاسای بودجەمان پەسەند کردو بۆ ساڵی 2023 24 25 هیچ تەویلێک و هیچ ورکردنەوەی قوبوڵ ناکرێت تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تەعنێکیشی نەیە لە مادەیەکی یاسای بودجەکە خۆ حکوومەتی عێراق سەرگۆزیران باقلم پێ 6 مادە تەعنی لێدا و لە دادگای فیدرالی یەک لا بێتەوە تۆ نەتەعنت لێداوە باشە نەمولاحەزاتە دووتووە بەڕسمی بە قسەکردن ناخوا باشە کە قوبوڵ تا یاساکە جێبەجێکردی فەرموو یاساکە سێ چوار مادەی 12 چواردە تایبەتە بە هەرێمی کوردستانەوە 400 بازار بەرمیلی خۆت مانگانە تەسلیم کا بۆ ناو خۆی بۆ فرۆشتنە بە سۆمۆ و مستحقات و شایستەدارەکانی خۆت جێبەجێ بکە کە تۆ نایکەیت ئەمە ئەو سەردەمە دەردی کابراڵێ گوزەشت و ڕۆیشت ئێمە لە ناو خۆمانە لە هەرێمی کوردستان تۆ چیت بیەوە جێبەجێ بکرێت تۆ دەڵێ بۆ نمونە 1,250,000 فەرمانبەرم هەیە عێراق بڕوات پێم ناکە مستەمسەکانی خۆت تەقدیمکە خەرجی ڕۆژانە و مانگانە و میزانیەکانت تەقدیمکە کردەدا لە نووسەلەنتکرد نابێت هاتۆتە سەردا هاتە نانەوتیەکان دەڵێ 100% دەبێت تەسلیمی بکەیت ئاخر کاکە من دوێنێ نووسیرێکی کورتم بڵاو کردوێتەوە کاکە ئاراس ئێمە لە ساڵی 2014ەوە لەبەر هەموو قەیرانە دارایەکان کۆمەڵێک باج و ڕسوماتی زۆر نائەدالەت زۆر نادات پەروەرانەمان سەپانوە بەسەر تاک بە تاچیە میلەتەمانە طبعاً بۆتەوەی چی لەوانەیە هەندێک کەس بڵن کاکە جا قەیچێکە باجە و ڕسومات و بۆ داکرێت کاکی من وەرە بڕۆ بە سلێمانی خۆمانە بگەڕێ جەنابیش لە مووسڵیش دەبینی لە دوهۆیچیش دەبینی لە کە هەولێریش دەبینیت من دەبینم خانوو دەبینم بینا دەبینم 6 مانگە ساڵێکە نووسراوە بۆ فرۆشتن کەس ناتوانێت بیکرێت بۆیە کەس پاری پێ نەماوە باشە تۆ خانوویەکی بچووکی خۆ دەکڕی 10 ملیۆن دینار دەفتەرە باخلم نازانم بەڵێن 7 ملیۆن باج و زەریبە کە ئەو کارەبا نازانم قیرتانە بازە ژینگانە هات و چۆ کامێرەی پۆینت باشە ناسانە ئەمە تۆ کەمی کەرەوە کاک ئاراس وەرە بزانە بازار چۆن دەجوڵێتەوە لەگەڵیشە بەشە بودجەی مانگانەی خۆت بێ و فەرمانبەران ئەم پارە زۆرە بێتە ناو بازارەوە و بودجەی ئیختیسماریش بکەوێتە پەرەپێدانی پارێزگاکاش بێ بزانە وڵات چۆنە بوژێتەوە ئیتر تۆ بۆ بەدەستی خۆت ئەم هەموو عەرقەلەیە دروست دەکەیت وڵات دواییش هێیتە سەر تەلەڤیزیۆن وڵا ئێمە هەموو تەنازول و نەرمیەکمانوان بەش بۆ تەنازول مەکە بەس داوای حەق و شایستەکانی خۆتکە لە بەرامبەر بە ڕووسوری بەسەر بەرژی من دایمەن دەڵێم هەمومان متفقین لەسەر ئەوەی ئەگەر چی قسەمان پێڵێنە و خەڵکانێکەوە معارزیان قسانی ئێمە لە دەوڵەتی عێراقا دەژین مافمان لە لای بەغدادا و قبولمانە بۆ هەموو پەرلەمانەکانی عێراق لە پێش هەمویانەوە نوێنەر ئەبینە پەرلەمانی بەغداد باشە ئێستا لە پارێزگاکانە لە ئەنجومەنی پارێزگاکان کاگارە جەنابی مەسوولی مەڵبەندی یەکێتی شوانی کوردستانە لە مووسڵ و لە پێش ئێمەیە هەوڵ دەدەن لە مووسڵ 5 کورسی 6 کورسی پیا بکەن ئەگەر عێراقت ناوێت لێ جابەرەوە جیابوونەوەت کرد نەتوانی جا ببیتەوە نتوانی خۆڕاگربی نیوەی کوردستانت فرۆشتەوە بە میت و تورک و بارەگا لێداناوە ئیترە مزایدەکردی کوردایەتیە بەسە کاکە تاچێکی کاکە زانە تاچێکی سادەی ئەم میلەتەمان ئێستا وەکوڵن کاغەزی سپی دەخوێنێتەوە لەبەرەوە پێویست ناکە خۆڵ بکەینە چاوی میلەتەکەمان خۆش گوزەرانیەوێت
ئەمنیەتێوێت ئاسایشێوێت هەلی کارێکی شکۆمەنداریەوێت من دەڵێم لەگەڵەوەیان دەجار بچۆرە بەغدا بەڵام بە شکۆمەندی بچۆ و بە شکۆمەندیش بگەڕێەوە بە دەستکەوتی پڕەوە بگەڕێرەوە لە پێناوی خەڵکەکەی خۆدا لەمە زیاتر خەڵک نایەوێت زۆر بەشە کاک ڕەشاد بەو هەموو کێشە و گرێوگۆڵەوە کە باس کردووە لێرەش میوانەکانم باسییان کرد ئایندەکە بەرەو کوێ هەنگاو دەنێت من ئایندە هەردەستا قسەیتەوەی ئەو هەبالا نەشم من دوسێ شتر لە لای گەڵاڵی و بەڕاستیانی پێم خۆشە زۆر بەسەرحەت باس بکەم دروست من پێم وایە ئەگەر ئەو ڕێژەیە من باسم کرد دەنگەکان تقریبا زیاتر لە 500,000 دەنگە ئەگەر دابشی 25,000 بکەی بۆ هەر کورسیەک لە هەرێمی کوردستان من پێم وایە زیاتر لە 23 کورسیەکانی ئێستای پارتی دیموکراتی کوردستان ناو پەرلەمانی کوردستان کەم دەکاتن باشە 23 کورسی لە ئەو ڕێژەی پارتی کەم کەوە من پێم وایە پارتی دەبێتە حزبێکی معقولتر لە ئێستاکە ئەو غروریەت و لاساری ئێستاکە هەیەی نامینێتن بۆیە وای دەبینم ئەو غروریەتی دەرەنجامی ئەو هەموو تەجاوزە بۆ ئەو هەموو کوردی ڕۆژاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان بۆ زائیدن با کوردی کوردستان کە هاتن دەنجیان پێدا بەپێی ئەو لیستە ناتەندروستەی کە لە کۆمیسیۆنی باڵای هەرێمی کوردستان هەبوو من شتێکی تر حەزم لێ بوو لەنێو ئەوەیە باسی بکەم بەدەیان ساڵ خەڵکی کوردستان خەباتی کرد زیاتر تەسەوری من وایە زیاتر لە 500,000 کەس شەهید هەیە زیاتر لە 180,000 کەس بەس لە ئەنفالەکان شەهید بووە جگە لە خەباتی ڕاوی هەر لە ساڵانی سەرەتای 20ەکان ڕاوە خەباتی ڕاوی میلەتی ئێمەیە تا دەگەیتە ئێستاش من خەڵک خەباتی کرد بۆی دەستەبەری ئازادی بکاتن بۆی شەرەف و ناموس و کەرامەتی محفوظ بیتن پارێزراوە بیتن خەباتی بۆ نەکرد هەموو ئازادەکانی لێزەوت بکرێت خەباتی بۆ نەکرد شەرەف و ناموسی لەنێو زیندانیان لەنێو زیندانە هەتێک بکرێت خۆ خەباتی بۆ نەکرد نانی نەبێ ئازادی نەبێتن ئاوی نەبێتن لە نێو ماڵەکەی خۆی من پێم وایە قۆناغی دروشمی مزایدە و ئەوانە بەسەر چووە بەڕاستی ئەمە ئەمەستاکە دەبێت لەسەر ئەرزی واقع ئەم خەباتە بۆ ڕەنگی ئەرێنی بداتەوە بەڕاستی من شتێش بۆ باز دەکەم جا من دەپرسم جیاوازی چێ لە نێوان داگیرکەرێکی کوردستان کە قودی خەڵکی خوا ینی هەموو ئازادیەکانی لێزەوت کرد لەگەڵ ئێستاش حزبێکی بەناو کوردی هەموو ئازادیەکان لێزەوت دەکاتن دا من پێم خۆشە بزانم یعنی ئەگەر حزبی کوردی بەناوی دروشمی نەتەوەیی و نیشتیمانی ئانە بێ مزایدە بکاتن دەدەت و تەماشای دەسەڵاتەکەی کە بزانن دەسەڵاتەکە تاچەند ئازادیەکانی شۆڕ کردوێتەوە بۆ شەقام ئێستا وای لە هاتووانی کاک ڕەشاد خەڵک شەڕی نان و ئاسادی دەکات بتاکید ئێستا کە تۆ نانە ئاویش هاتووەتە سەر ئێستا لەو هەولێرە زیاتر لە 12 گڕک بێ ئاوە کاکە خۆ ئەوە ئیشارەوە نییە ئێستا کە ڕۆژانە ئەمە بەدەیان لە سوشیال میدیا بەدەیان کورتە ڤیدیۆ دەبینی بۆیە من تەسەورم وایە من بە لە کۆتا من وای دەبینم سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی مێژوو لەسەر دەستی مانزەلا ڕێزکێکی خۆی گرتیا دروستبوونی هاوپەیمانەتی لە دێر زمانەوە لەلایەن سەرکردەی کاریزمان جەنابی مامزەڕانی شازانی مامزەلا لەگەڵ ئەحزابی شیعی بە تایبەتی سەماعەتی محەممەد عەمار حەکیم و حزب دیرنیان عەبدولعەزیز حەکیم ئەمانە ڕێزکەی خۆی گرتیە من پێشم وایە سەرک بابڵ دێژە پێدەنی هەمان ئەم ئاراستەیە لەگەر ئەحزابی شیعی یا خود وەسەتی عێراقی بۆیە وای دەبینم ئەم هاوپەیمانەتیە دێژەی پێدەدرێت بۆ سەقامگیری سیاسی بۆ سەقامگیری ئاسایش لە وڵاتی عەرەب بۆ خۆشگوزەرانی بۆ دروستکردنی هەلیکار بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت زایدەن بۆ پارێزیاریکردن لە ماف و شایستە دارایەکانی هەموو فەرمانبەرانی عێراق بەگشتی و تایبەتیش لە هەرێمی کوردستان من وای دەبینم یەکێتی نیشتیمانی کوردستان و کەسایەتی سەرک بابڵ لەم قۆناغی ئێستاکە لەگەر کۆی ئەحزابی شیعی چکە ئەم سەردانەی حتا سەردانی مەرجەعی باڵای شیعەشی کردێتەوە بۆیە وای دەبینم من پێم خۆشە قسەیەک بکەم هەرچەندە من پێم وایە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەعکمی ململانی و هاوچێژە ئامۆزەکانی نێوان وڵاتانی هەرێمایەتیش بە تەسەوری من دوا دەکەوێتن لەبەرەوەی هەم تورکیاش و هەم ئێران ئێستا هاتوونەتە سەخت لەسەر پرۆسی هەڵبژاردنە پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان بۆیە بە تەسەوری من بەپێی خوێندنەوەی من هەڵبژاردن دوا دەکەوێتن ئەم دواکەوتنە ئەگەر دواش ناکەوێتن بەم داتایی لە هەرێمی کوردستان هەیە بەم کۆمیسیۆنی لە هەرێمی کوردستان دا بکرێ من پێم وایە دیسانەکە خەڵک ئازادانە ناتوانێت بچێتن دەنگەکانی خۆی بداتن بتوانێت ڕاستەقینی خۆی هەڵبژێری
بۆیە دەبی زمینێکی لە باشتر بڕخسێتن کاتی زیاتر بەڵام بکرێتن بۆی بتوانرێت هەم ئەم لیستەیە پاک بکرێتەوە ئەم زائیدەن ئەم دەنگانەی کە بەڕوونی دیارن کە ئیزافەکرایان لە دهۆک و لە هەولێر ئەمانە ڕژ بکرێنەوە زائیدەن مردوەکانیش کە کاکە خۆمە خەڵک واگات ئێستا کەس لە منطقەی بارزان لە منطقەی دۆک يعني لما تخي ميرجسول انا صفا نوت دخل الجنگ ذاته اي باشا خو هناك اللي خلق 820 صال 210 صال في الدنج بدايه تاكل بو من في ما دبي كوميسيون رولي خوي ببينيتين زايد بتايبتيش لفاكر نوي ناوي مردوكان وزايدا او ناو دوباري كان من في ما يكدني شمالي كردستان ثقافيه بودا كوتش كدن لما فوق خاصه كاني خلشي كردستان ما دونا به بردوام دبي اشتراك بعض بۆیە لە باتی جارێکی ئامادەیە 1000 بچێتن لە بەغدا لە سەیەکدی بەردانی دیدارەکانی خۆی لەگە سەرۆک وەزیران یاخود خۆی ئەحزابی شیعی و سونی بکاتن وەزائیدەن ماندووش نابێت لەگەڕەوەی لەگەر ئەحزابی کوردی لە کۆی حزب لایەنە سیاسیەکانی کوردی بۆ داهاتوێکی باشتر سەقامگیرتر بۆ سەقامگیری پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان من پێم وایە بەردەوامی پێدەدرێتن ماندووش نابێتن دێ و داکۆچیش دەکاتن لە مەخواسەکان. بەڵێ کاتم تەواو بوو سپاس بۆ بەڕێز ڕەشاد گەڵاڵی چاودێری سیاسی و نووسەر سپاسانەکەم حەزم کرد ئەوتۆر بەڵام کاتەکە تەواو سپاس بۆ بەڕێز کاک ئاراس محەممەد ئاغا دەمی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز وەزادی مهندس عارضای نەوتوخا سپاس بۆ بەڕێستانە هەواڵەش دڵتەزێنە ئێمە هەمیشە برینداری دەستی خۆمانین بەشێکی هەرە زۆری ئەژینە ڕاستە تەکنۆلۆژیا پێشکەوتووە بەڵام باوەڕکە درۆنێک ناتوانێت بسیارە و سیارە لێک جاکاتەوە گەردەستی کورد خۆی نەبێت ڕۆحی شەهیدان شاد بێت بەڕنامەی ڕەهەندمان پێشکەشکردن ئێوەش ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ